افدم وهمی دمینو بخیر و خوشی بن تماشاوان نجا جاردن بنا و برنامه مایک خالی بخیر بن نبونا باوری و انتماع صدم و چارەسەر بێگومان کێم تا زۆر بەحسەوەیەکی دێتەکردن کو گەلەی جاران دناوا جواکان بشەیەکی گشتی و جواکیمە بتایبەتی بەحسێ نەبوونەوە باوەریە دێتکردن باوەریە ناوبەینا تاکان بخوا باوەریە ناوبەینا تاکان و کوما سیستەمی سیاسی و ئیداری لە هەرێما کوردستانە هەروەها نەبوونە ئینتیمایە کێمبوونە ئینتیمای ئەگەر هەبە سەدەم چنە هوکار چنە ئەبە تاشان کاریگەری باندۆری هەیە لەسەر وڵاتی لەسەر پەیوەندیە نابینە دەسەڵاتێ و خەلکی نابینە خەلکی بشەیەکی گشتی دیگە لەبدۆ ئەبە بابەتی مە ئیرو یە بەرنامەی مایکی خەلکی هێندەکارن لەسەر ناڤاڕۆکەوی بابەتی بچوون و سەرنجێن خوا بخنە بەرچاف نەبوونی متمانە و ئینتیما هوکار و چارەسەر ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆی بەرنامەی مایکی خەلکە ئێواتوانە لەسەر ئەم بابەتە بچوونەکانی خۆتان بخنە بەرچاو دوای ئەم ناوبرە پێکەوە بین. سڵاوتان لەبێ نەمانی متمانە و ئینتیما هوکار و چارەسەر ئەمە ناو نیشانی بابەتی ئەمڕۆی بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەلکە بێ متمانەیە لەسەر چی ئەساسێک دروستە بێ بۆ خەلکانێک هەند متمانەیان بە یەکتر نییە بۆ هەندێک کەس هەیە کە جێگای متمانەی خەڵک نییە ئەو هویانە چین کە ئەم بێ متمانەیە دروستەکە ئایا هویەکانی بێ متمانەی کەسانێک لە ناو کۆمەلگادا بۆچی دەگەڕێنەوە ئایا ئەکرێت ئەم هوکارانە کۆمەڵاتیان هوکاری تر لە پشتەوە بن بەڵێ نەبوونی ئینتیما بۆ نیشتیمان بۆ سەروەری نیشتیمان بۆ هاو نیشتیمانیەکان بۆچی دەگەڕێتەوە بەڵێ بینەرە بەڕێزەکان لە ئێستادا زۆر جار باس لەوای کرێت کە ئینتیما بۆ نیشتیمان تا ڕادەیەک لەلایەن هەندێک لە تاکەکانی ناو کۆمەلگا کەم بووتەوە ئایا بۆچی کەم بووتەوە هوکارەکان چییە چون چارەسەر بکرێتەمە بەڵێ لەسەر ئەم بابەتە کاک ڕەوەند و کاک محەممەد لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک ڕەوەند ێوارەت باش باشکا کاکاریان چاوە ماچەکەم سپاس کاک محەممەد توش بەخێر بیت زۆر مەمنون کاکە کاریان سپاس کاک ڕەوەند لە تو دەست پێکەین نەمانی متمانە و ئینتیما و کار و چارەسەر لە وڵاتی ئێمەیە وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە تۆ ئەمە تا چەند تەبینی ئەگەر هەش بێ هوکارەکانی چارەسەرکردنی چییە چی پێویستە بکرێت بۆەوەی چارەسەر بکرێت ئەم نەبوونی متمانە کاکاریان سەرەتا دەستخۆشی بەرنامەکە و لەکەم ئەوتەوەرە جوانە و بەخێراتنی کاک محەممەدی شەکەم من لێرەدا وەکو خۆمەکو گەنجێکی ئەم وڵاتە نەمانی متمانە هەمووی بۆ حکوومەتە گێڕمەوانێ چکۆ حکوومەت یاریمی کوردستان ئەم حزبانە کارێکی وایان کردووە کە خەڵکی متمانەی بەخۆی نەمێنێ چونکە ئێمە لە کۆمەلگایە هەموو تاکێک لە خێزان پەیوەستە بە کۆمەلگاش پەیوەستە بە حکوومەتە ئەو حکوومەتەوە کە حکومیەکە وەکو گەنج لە نێوانی یەکترا من وەکو کوڕە مەسئولێک وەکو کوڕە مەسئولەیان کوڕە فەقیرێک کوڕە مەسئولێکە بینی ئاخر مۆدێل سیارە لێ ئەخوڕێت آخر ژیانی هایلابی هەیە کوڕە فەقیرێک شەبینی بە عەلاگە ماڵ و منداڵ بەخێوەکە باشە قەیناکە ئێمە وتمانەوە بنە مەسئول و حکمی ئێمە بکەن بەڵام ئەبێ ئەو جیاوازیە بۆچی بکەن لە نێوانی تاکەکانە حکوومەت ئەیکا حەزب ئەیکا کاکی جیان بەڵێ کاک محەممەد ئایا ئەکرێت تەنیا لە گوشەنیگایەکەوە تەماشای هەموو ئاراستەکانی ژیانی گشتی بکەین ئان پێویستە تاکەکان لە بەرامبەر کۆمەلگاکەی خۆیان خاوەن بڕوا خۆیان ئینتیمایەکی بەهێز بن بەڵێ کاک محەممەد بەڵێ پرسیاری ماوە ئایا ئەکرێت تەنیا لە گوشەنیگایەکەوە لە ئاراستەیەکی سیاسی دیاری کراوە سەیری هەموو ئاراستەکانی تری ژیانی گشتی کۆمەلگا بکەین نەخێر نابێت کاکە کاریان ئەوە هیچ پەیوەندیەکی پێوە نییە من پێم وایە نەمانی متمانە لە نێوان خەڵکیدا دەگەڕێتەوە بۆ هۆکاری سەرەکی خۆمانی نەوە حکوومەت چکە ئێمە ئەگەر لە نێوان خۆمانە متمانەمان بەیەک نەبێت حکوومەت توانێت چ کارێکە لە نێوان ئێمانە قسەکەی کاکڕەوەنیش بەڕاست دەزانم ڕاستە کاکەوە چەند جیاوازێکی زۆر هەیە لە نێوان تاکەکانی کۆمەلگایە بەڵام ئەوە هیچ کات ناگەڕێتەوە بۆ نەمانی متمانە ئەگەڕێتەوە بۆ کەمی دینمان بۆ زایبوونی لاوازی و دینمان ئەوانە چەند هۆکارێکی سەرەکین بەڵێ کاکراوەند و کاک محەممەد لە شاری سلێمانی سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش هەروەها کارزان و دلوڤان لە شاری هەولێرەوە کاک کارزان ئێوارەت باش ئەو کاتت باش کاک دلوڤان ئێوارە جەنابیشت باش لە هەولێرەوە ئێوارەت باش کار سپاس کاک کارزان لە تۆ دەست پێکەین نەبوونی متمانە لە بینی تاکەکان ئەگەر هەبێ لە ناو کۆمەلگای ئەمە بچێ گەڕینتەوە بۆ تاکێک لە کە خەڵک متمانەی پێ نەبێ هوکارەکان چییە بۆ ئەم تاکەش خاوەن ئیرادەیەکی بەهێزی بڕوا بەخۆکردن نەبێ کە کۆمەلگاش بڕوایان پێ هەبێ بەڵێ بەڵێ دەستخۆش و بەرنامەی لێ دەکەم من بۆ چەند هۆکارێک دەگەڕێنمەوە هۆکاری کۆمەڵایەتی هەیە هۆکاری ئابووری هەیە کە
ئەساسەکەی ئابوووریە هۆکاری حکومی هەیە زۆر هۆکاری پێشێکە من ناتوانم ڕەنگە باسی بکەم و چارەسەر یا مکارانە چیەک لێ بەڵێ چارەسەرەکە من هۆکار ئابوووریەکەی دو باسکەم بێ لە کۆمەڵایەتەکەی کە سەرەتا ئەمێ حەزەکەم باسی بکەم کە نەبوون وتمانە لە بینی یەکترە لەناو کۆمەڵگەی ئێمەیە هی ئەوەیە کە کۆمەڵگەمان تا ڕادێکی زۆر ڕازگۆ نین لەگەڵ یەکترا لەیانی کۆمەڵایەتەوە ئەگە بێمە سەرباری ئابوووریەکە کە زۆر تەسیرێکی زۆر گرنگی هەیە لەسەرەوەی کە ئینتیمان نەماوە بۆ نیشتیمان بۆ خاک بۆ وڵات بۆ گەل ئەوەیە کە داهاتی ئەم وڵاتە بە یەکسانی دابەش ناکرێت بۆ نمونە ئێستا گەنجێکە بینی ینی هیچ فەرقی نییە لەگەڵ کابرایەکی سویدیان ئەفریقی کە لە کوردستانە ئێستا بۆ نمونەم گەنجێکم هەتیەک دەستێ زەویر نییە لە وڵاتێ بۆ ئینتیمام کەم بۆتەوە بۆ ئەو وڵاتە هەرچی داهاتی ئەم وڵاتە ئەگەر بێت و دابەش بکرێت بە شێوەیەکی یەکسان ئەوە ئینتیماش زۆر باشترە بێتەوە بەڵێ کاک دلوان gelek cara takek di nava civakê de xelkê bawerî pê nahêt evê takê naçarke bi sîn xwaردinê gelo naçarkirina takekê bi sîn xwaردinê dihête kirin bawerî bi vî takê bête kirin an pêwîst çi rêge rêyendî hebên bu çareserkirina vê baweriya vî takê بله کاتکار خۆی ئەگەر سەباتی ئینتیما بکەم ئینتیما پێچەوانەکەشی هەیە کە لاوازی ئینتیماکە یان هۆکارە سیاسی کۆماتیەکانە سوێن خواردن کە تۆ باسێکە بەڕاستە جواب بدەمەوە نەخێر چونکە سوێن خواردن هەرگیز ئەو هۆکارە نییە کە تۆ ئینتیما کەسێک پێ بزانیت یان تۆ ڕاوبوونەکەی پێ بزانیت لەوانەیە کەسێک سوێن بخوات بخۆ دەبەزین لە شتێک بۆیان من پێم وایە کە پێچەوانەکەی ئەوەیە کە هۆکارە سیاسیەکان یان هۆکارە کۆمەڵاتی و ئابوو کە هاوڕێ پێشوێ نیش باسی کرد هۆکاری کاڵبوونەوەی ئینتیمانە چونکە بە شێوەیە کارە لەسەر ئینتیمای کەس کراوە لە وڵاتەدا بە درێژای چەند ساڵ ئینتیمای مرۆڤ ئینتیمای کەس کوژراوە بە شێوەیەکی کوشتن یانی منێک مەسەڵەن بەی چەکەوانە بە شێوەی دەرونیەوە کوژراوە بۆیە ماوەیەکی زۆریشی دەوێت تاکووە ئینتیمایە زیندوو بکرێتەوە لە ناو تەکەکاندا ئەویش بەڕاستی بە کاڵبوونەوەی سیاست و بە یەکتر قبولکردنە لە هەموو بوارەکان سیاست و کۆمەڵاتی و هەموو بوارەکانی تردا بەڵێ کایک کارزان و کایک دلوان لە شاریا و لێرەوە سپاس پێندەکانتان ئێوارەتان باش عەبدولباقی لە پێنجوێن کایک هەردی لە چەمچەماڵەوە کایک عەبدولباقی ئێوارەت باش عەبدولباقی لە پێنجوینەوە بەڵێ ئێوارەت باش کایک هەردی لە چەمچەماڵە ئێوارەی جەنابیشت باش زۆر سپاس سپاس کایک عەبدولباقی لە تۆ دەست پێکەین ئایا پێویستە لەسەر کۆمەڵگە بەشێکی گشتی بە تایبەتی ئاراستە سیاسیەکان لایەنە سیاسیەکان و کۆمەڵگای مەدەنی چی بکرێت بۆ ئەوەی تاکیەکانی کۆمەڵگا هەمووی تاکێکی ساخڵەم و تاکێکی تەندروست و خەوان ئیرادەیەکی بەهێز و متمانەیەکی بەهێز بن بەڵێ پێشەکی سڵاوتان لێبێت بەنسبەت ئەم بەرنامەوە بەڕاستی تەوەرێکی زۆر گرنگە خۆی ئینتیما بۆ گەل و نیشتیمان یەکێکە لە سەرچاوە ئەساسیەکانی کۆمەڵگا چ بە تاک و چ لەلایەن بەرپرسانەوە بەڕاستی جاران ئینتیما بۆ گەل و نیشتیمان زۆر بوو لەبەرەوە مەسئولەکان و کۆمەڵگا بە پارەوە مەشغوڵ نەبوو بەڵام کاتێکە لە شاغ بوون ئەبینین لە ئیمکانێتێکی کەمەوە پێشمەرگە هەژار بەرپرسەکان هەمویان هەژار بوون لەگەڵ ئەوەشدا گەورەترین ورە و هێز و توانیان هەبوو بەرامبەر بە گەورەترین داگیرکەر کە یانتوانی شەڕکەن لەبەرەوە ئینتیما بۆ گەل و نیشتیمانەکە زۆر بوو بەڵام ئێستا بە پێچەوانەوە ئێستا هەموو بەرپرسەکان و تەنانەت تاکەکانیش ئەوەی نیشتیمانەکەیان کەم کردوتەوە هەمووی بەلای پارە و سەرۆت و سامانەوە لایەن داوە ئەمەش وای کردووە کە خۆشەویستی بۆ گەل و نیشتیمان کەم ببێت و هەروەها ئەمەش وای کردووە کەوا متمانە لە نێوان هەم تاکەکان خۆیاندا و هەم لە نێوان تاکەکان و بەرپرسەکاندا نەمێنێت چونکە هەر وڵاتێک ئەگە سەرکردەیەکی دڵسۆزی نەبێت تا ببێتە ڕەمزی پەرستن و ئینتیمای نیشتیمانی بۆ گەلەکەی کە بێتە ڕادەی پەرستن وەکو غاندی و ئەمانە بەڕاستی ناتوانرێت ئەو گەلە خۆشەویستی بۆ سەرکردەکانی و سەرکردەکانیش بتوانن خۆشەویستی بۆ گەلەکەیان دەرببرن ئەمە ڕای منە کاکە بەڵێ کاک هەردی وەکو کاک عەبدولباقی لە پێنجوینەوە وتی کە هۆکارە سیاسیەکان و ئاراستەی ئیشکردنی بەرپرسە باڵەکانی وڵات بنەهۆی لاوازکردن و بەهێزکردنی ئینتیمای نیشتیمانی ئینتیمای وڵاتی ئەمە تا چەند تۆلێکە دەیتەوە برای بەڕێزم یەکێ لە هۆکارەکان کەوا کات کە ئینتیمان نەمێنێ مەسەلە خزمەت گوزاریەکانە یعنی ئێستا معقولە
ئیسە لە چەمچەماڵ بڵێن لە شۆڕژ چەمچەماڵە معقولە دە ڕۆژە 12 ڕۆژە یعنی ئاو نییە ئاومان نییە تێگەی یعنی حکوومەتێک ناتوانێت ئاو کە سەرەتای ترین یعنی لێ کارەباش زەرورترە وایان نا ژیان وەستەیە ئەگەر ئاو نەبێ یعنی حکوومەتێک ناتوانێت ئاو دابین کە ئێتر نازانم بڵێن چی لەبەر ئەوە یەکێکە لە هۆکارەکان مەسەلەی خزمەت گوزاری هۆکاری تر هەیە مەسەلەن بۆ نمونە مەسەلەی وعددان کاتێک مەسئولێک کاتێ حکوومەت وەزارەتێک کاتێ بەڵێنێکەدا ئەو بەڵێنە ناباتە سەریسی چی متمانەیەک ئەمێنە لە نێوان هاوڵاتی و لە نێوان حکوومەتدا بەڵێ کاک عەبدولباقی لە پێنجوینەوە هەردی لە چەمچەماڵە و سوپاس پێوەندەکانتان ێوارە تاماشناهاش لێچینە باژارێ دۆ کە سەرنجێن خەڵکی لێوێر لەسەر بێ بابەتی چاوایە فەرمان خودی ما تشته حکمت مال حکمت هر مال ما مال وی خلقیه لازمه چاوی خوب دنه و پارزن وگی تشته خوی ماله يعني ما هل ما يعني شنو بدهم يعني وصلت شيء وصل كين هكا اكفت امس اخو قبل لك صار مال عالم مش قبل لك يعني عام حكمته شو ابجي تعيين نكرين البري شو عمل تعيين نكرين البري مجبورين دو افضل بدي شيء خامنا المنظري ابدي ببت فيش ببتن والله بيجم جريمه بيجم لازم اخذ شوفه خوب داتي خلك ما بتشوفه كده ساكته بيتشتي يعني تو بيجي يعني خلك اگه ساکتا جنگه آن ساکتا مثلا بجین دارو باری پاکش کردن جنگه خوی نه حساب کردن مالاوی حساب کرد مال حکمته نه بلا او حساب کرد ایت مال خدا يعني پاکجیا جنگه ها حکمت هر پاکجیاویه نکه اصلا کی حالتی یک سر شارعت بجم شارعت ما کی بری نماینه پاکجی پیچ تا پاراستن بجاوتن جاودان هبت بو شینوارت ما بو جنگی هم لازم او پتش حکمت جاوی خوب دنوی دشتی چی هر بومه چه گیری هیچ که دشتگی بودن بچیک دیچنش کردن آن یکشی ماستر کابینه که دانسته شارعی بو مثلا راسا سارا نفری دستیار بن دیچنش کردن اول دشتگی خلط و قلبی دشتیم هیوید کم هیویدارمش خلقی خود نمیدونم سەردەمەی ئێستا نەکار سیقەی نەماوە بەڵکوی سیقەی بە هیچ شتێک نەماوە لەبەرەوەی متمانە بەخۆی ناکە وڵاتەکە بە وڵاتی خۆی دانانێ تاکەکان بە ڕەگەزی هەردوو ڕەگەزە ڕەگەزی نێر و مێشەوە پەیوەندیان بەوەی وە نییە داخوا ئەو خاکە هیچێ و هیچێ نیە مهمەوەیە کە ئەو کابرایە بڕوات ڕۆژانە بستە سەرجا بە هەر شتێک بێ ڕۆژانەی خۆی بەدەسەرێ ئێتیمام نادا بە وڵات و بە شار و بە دێهات و بە هیچ شتێک ئەوش دەگەڕێتەوە بۆ سەرچاوی حکمی دەسەڵات ئەگە دەسەڵات بە قووەت بێ لە هەموو ڕوێکەوە ئەوە سەرچاوەکانی ژیانی مرۆڤ هەموو بە هەموو شتەکانەوە پێک دێت دەسەڵات سەرچاوی هەموو ژیانی مرۆڤە چووکی یاسا سەروەرە ئەگەر یاسا سەروەر بێ بناغەدانەری هەموو ڕووەکان دەبێت بەڵام لەبەرەوە یاساکە متمانە بە هەموو وڵات نادات ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ هۆکاری دوسێ هۆکاری زۆر گرنگ هۆکارەکانیش ئەوەن یەکێک ئەوەیە کە ئێمە دەبێت هەمومان بەیەکەوە بە هەردوو ڕەگەزی نێر و مێوە بە حکومی دەسەڵاتەوە بە هەموو حکومەکانەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی کە ئەو وڵاتە بپارێزین ئێمە ژێردەست بووینێتە ئێستا وڵاتی خۆمانە خۆی کەسێکی بێگانەی تێدا نیە لە غیری ئەوە زیات هیچ کەسێکی دیکە هەیە هەمومان هەر کوردین کە من یارمەتی تۆ نەدەم تۆ یارمەتیەکە نەدەیت و لە پێینی چەو ساوەکان هەر لە تەبەقەی خوارەوە تا دەکاتە سەر و هەمومان پێ مەسئولین هەروەکو ئەوەی کە ئێمە ڕاعین ئەو ڕاوی كلكم ڕایکم کەواتە دەبێ هەمومان بێکەوە بین بوونی متمانە لە نێوان دوو کەسدا گرنگترین شتە لە کۆمەلگادا ئەگەر هەبێ چونکە ئەگەر متمانە نەبێ کۆمەلگایەکی سەرکەوتوو نابێ خۆی لە بینی دوو کەسا ئیتر کە عیلاقات هەبێ ئیتر هەچ عیلاقەیە بێ خۆشەویستی بێ هاوڕێتی بێ ئەگەر بێ کەمجار بوونی متمانە و ڕێز نەبێ لە نێوانیاندا ئەو شتە سەرکەوتوو نابێ بەلایەن منەوە کۆمەلگا لەوانەیە وای کردبێ یعنی متمانە لەناو تاکانی کۆمەلگایانەمان بە ڕاستگۆیەتی لەناو کەسەکانە لەناو دوو کەسدایان لەناو کۆمەلگاکەیە وای کردووە کە متمانە لە نێوان ئەو کەسایان کەسی بەرامبەر نەماوە لەبەرەوەی کە کۆمەلگایەکی پتە و لەو بینەیە دروست نابێ بۆیە من بە بۆچوونی من وا بۆیەچم بەڵێ بێمتمانایی لە بینی تاکەکانی کومەلگادا گەر هەبێت لە بینی ناو یەک خێزاندا لە بینی هاوڕێکانە بەشێکی گشتی ئێمە باس لە بێمتمانایی بەشێکی گشتیەکەین و کاریگەریەکانی بینەرە بەرزەکە ناتوان بەشێکی گشتی لەسەرم بابەتە قسە بکەن بەڵێ هەر سەبارەتیان بابەتە سیروان لە زاخۆ محەممەد لە دۆکێ کاک سیروان ێوار باش سیروان لە باژارێ زاخۆ الو سيدة ێوار باش سپاس کاک محەممەد لە دۆکێ دەم باش شیروان زاخۆ
سيدا سیروان لزاخو کاک محمد لدو شیروان کاک شیروان ام لتا دست پیدا کن گلو دنهادا دنابا جواکی مدا تا چند او یکیه کو هست به باوری دنابا تا کن جواکی دا بیتا کرن هست به انتمایه بیتا کرن لبرانبر گل لبرانبر نشتیمان و تا چند هیا کربه او تا چند کاریگریوه هیا خدي سيدا من قال ودي اخذت سر برنامج تاعنا بابتها بس من تشنيارك هبي بوتاتشكو اركيتايا بخاصة تو خلق دفرامي يعني سر سيدا سر اهتمام دان آن گرینگی دان به ناوچکی و گرینگی ندان به ناوچکی تایبت مثلا پارزگاه دو که گله اهمال کریه یعنی الجاف پارزگاه ابلیر و سلیمانیه بجاس ارکیتت بینم بله کاک شیروانر ام تا پش راست کین لدو که اوفیسا کا سرکی ما هی یک کانال انارتر چند و خارجی بابت ما بس کو رون کرنک بوده ال بازار رضا خوجی ما پیامر هي کانال تا مش مثلا کانال اودی کانال انارتی گله اهتمام بده برآمده بس یعنی شلا حکومتی وز بجم حکومتی و گله لا یعنی پارزگاه دو که مال کریش همیلا کیفه هر که ما جی و کورا گاندن ام گلی و گازنده تو بخینه برچا ولی سر اکرانا خو ایتر برپرس جی ببینی ویدارن برپرس و جهن پیوندیدار ببینن و راپورت و وان مشاکل خلقی او چاره سر بکن کاک شیروان بله والله سپاس پیش نیارتا ایوار باش کاک محمد لدهوکی کاک محمد دم باش دیاره پیونده کاک محمد قلب بوی بیدارین جاره کدی بکار به پیوندی مبکه کاک محمد و کاک محمود لشاری سلیمانیه و ایوارتان باش تاج قربان سپاس کاک محمد لتو دست بیکن محمود دست سلیمانی کاک محمود زور خوشحالی بخیر بیت بله قربان کاک محمد سلیمانی كاك محمود السليماني بله كاك محمود بخير بيت السبارة باباتية ما كر جنابة ناو نشانك ببينيت فرمو تبينيا كانت والله بالرأي من باري داراي دوري شي بالا بين خلق زورتر مشغولي امره مع الدو دوست انا مشغوله انتماء نما بو خاك وبو قال ويشتك يعني روزنا مكاني دوري شي بالا بين بتاعتي روزنا مكاني اوبوزيسيون وحكومه وحزب هميان بلان يعني اوي روزانا اينوسن هيجي نعلم هر هيجي بلان صي هاشتاي يعني هيج او شتنيه كاينوسن هر اشتيك الاخو بو بركضني كاتا برفرسكانيش بتايبتي همو برفرسكان بحزبي وبغير حزبي باوبسيون وبلندا صلاتوا انا همو برفرسكان وكو بيجي دغ خلق هالناس دانيش اوي كايلين بس بقسه بكردوانيه بله تاك كاني كومل لبازار كان امش دوري شي بالا بين كتماشا كي خلق لبازار بحساب بازاري ازاد وخلق الخلطان دنو امشتان لبازار هيك شيء متمعنى ناو خلق انا معه بله كاك محمود سيري كده صار خلق بله كاك امين دقل مال بازار دوكي كاك امين برباش كاك امين مرحبا سيدا سپاس كاك امين لسر بابت ما كر تتبينيا كبيت فرمو خدي سيدا ما رات ام بيشمرجي زيرافانينا بله قدنا 600,000 بله وقت بيجيبوا ما زيدا ناك نعم بر خدنا حكمة العراق راتبتها نحسب المليون بله جا اني تما واش حكمة ما كردستان راتبت هذا خدتها بيشمرجي يدي كم يجل زحمتي البته چند کاریگری لسر هند هي کای کمیر دمه که دا کوین پیشمرگن زیروانی نه اول عراق کو هرم کردستان جد چارچوبه عراق دا و کو هرم که فدرال خود بینه لور معاش یوان گلک زیاده بل ور گلکین بگل البته چند تاثیر هي کاریگری لسر انتماء و بنی اجتماع لسر باوری و به دخالات سیاسی بشکلی گشتی خدي سيدا نكون بو يعني بو باري كنو مثلا ام فيغاس بارتينا ام دي خوينا خو جوج كردستاني تظني شو يعني امبارح ودنا يعني حكمتي عراقي وحكمتها مع كردستاني يعني يجيبوا بيشمرينات يعني راتبوا زيدا نابت وبقى راتب جندي كبير مليون كيما 600,000
بله ام نه که مثلا ام پارتی نه ام کردن ام دی خو گوری کردستان که ام دی خو نه خوش گوری کردستان که بس یعنی نخوشه وفا بله کاک میری دارین جین پیوندی دار گهداریا بوچونو سرنجه تکربن بله کاک امیر لدوکی و محمود لشاری سلیمانی سپاس فینده کانتا نوارتان باش هر لسر همان بابت نوار لچمچمالا و باکی محمد لشاری سلیمانی کاک نوار ایوارد باش ایوارد باش باکی محمد لشاری سلیمانی الو کاتو باش همو کاتێکت کاک ناوەڕ لە تۆ دەست پێکەین لە ئێستادا هوکارەکان چییە وەکو تاکێکی کومەلگا بۆ ئەگەر هەبێ بۆ نەمانی ئینتیما بۆ نەمانی بڕوای تاکەکان بە یەکتر بەدەسەڵات بە کوی سیستەمی سیاسی و بەڕێوەبردن لە وڵاتدا هویەکان چین؟ بەڵێ کاکار ئەگەر مەسەلەی بڵێ نەمانی متمانە تاک بۆ تاک ئەمە کەوێتە بینی ئەو دوو شخصا گەرەبوو هاوڕێ بڵێنەکەیدا بینی دوو شخصە خۆیان بەڵام نەمانی متمانە من دەتوانم لەسەر ئەو خەتەم کە نەمانی متمانە بۆ دەسەڵات بەڕاستی تاکی ئەمڕۆ زۆر دەرمان بەڕاستی متمانە بەدەسەڵاتەکە لەبەر ئەوەی لەگەڕێزم درۆ زۆر بۆ یانی تۆ کاتێککە بینی کۆمەڵێشت لە بەرچاوە کە بە هەواڵەکە و پێ ئەڵێ بۆ نمونە هەر لە نەڕۆین لەسەر پرۆژەکان و لەسەر خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و لەسەر کۆمەڵشت کە بڕیارەکە ئەدرێ بەردی بناخی پرۆژەکە دانرێت بینە سێرەکەی ناکرێ یانی ئینسان ناتوانێت تۆ لە کاتێکا کە ئەم شتانە هەیە متمانە بەم دەسەڵاتە بکەی متمانە بە بربستێ بکەی کە بەڕاستی وا دەکەی پێیاوە بەڕاستی من ئەوەی کە بە خەتەری ئەبینم نەمانی متمانەیە نەمانی نەبوونی نەمانی ئیتیمایە بۆ نیشتیمان بۆ وڵات بەڕاستی ئەمە خەتەرە ئەمریکا ئەگەر گەنجی ئەم وڵاتی ئەمە بەڕاستی ئەمڕۆ کە کەمیان ئیتیمایان بۆ نیشتیمان ماوە ئەمەش گەڕێتەوە بۆ دەسەڵات بەڕاستی وا لە گەنج و لە خەڵکی ئەم وڵاتە لە هاوڵاتی ئەم وڵاتەیە کە ئیتیمای بۆ نیشتیمان کەم بێتەوە نەمەجێتر لە خەتەرەزانە وەک لەوەی کە لە ئیتما بۆ تاکەکان بەڵێ کاک محەممەد لە کاتێکە ئەو دەسەڵاتە ئێستا لە هەرمی کوردستاندا ئەم دەسەڵاتە بەپێی هەڵبژارتنێکی ئازاد توانیوێتی دەنگی زۆرینە لەبەر بەدەست بێنێ بەپێی ئیتیلافێک حکوومەتی هەرمی کوردستان پێک بێنێ هەر ئەم خەڵکە دەنگی بەم دەسەڵاتەداوە لە کاتێکە کە کاک نەوار لە چەمچەما لەوە گەێنێتە بوو نەبوونی بڕوای لە بینی تاکەکان و دەسەڵات ئەوە ئینتیما لاواسەکە ئەن ئینتیما نایلێ گەلو پێویستە تاکەکان لە بەرامبەر ئەمە چییە ئەن پێویستە لای گوشەنیگایەکەوە سەیرم بابەتە زۆر گەرنگە بکەن ئەم بەشەیەکی گشتی ئەم براکەم ئێستا پێ دەڵێم ئەو برادەرە ئەو قسەی کرد دەڵێ نەمان بتمانە ئەگە گەڕێنێتەوە بۆ حکومت باش قاینە بۆچی ئەیگەڕێنیتەوە بۆ حکومت ئەو بەڵێنانێکەوە حکومت دای هەر بۆ نمونە هەر لەم ماوەی پێشوو لە 25 حوتەوە ئەو بەرنا ئەو بەڵێنانێکە حکومت دایەتی هەمووی جێبەجێکراوە بە سێ شتێک بە چاوی خۆی ئەبینێ حاشای لێەکە ئەڵێ بەرنامەکەی من بەرنمەیەک لایەنێک بۆ خۆی بەکەیفی خۆی بەکاری دێنێ ئەڵێ من ئەمەوێ هەموو شتێک بسڕمەوە هیچ ڕاستیەک نەبینم هیچ شتێک نەبینم ئەوەی کە ئەو باسیەکە ئێستا من بۆ نمونە هەنێ چاکسازی لەناو حکومت کراوە لە خەڵکێکی لەناو خەڵکیان دەرکردووە بڵێن ئەو پارەی کە وەریگرتەوە مەقابلی ئەوە نەبووە کە ئەو وەریگرێ بڵێن وەکو چاکسازیش کردویانە لەناو حکومەتدا سیر دەکەی کابرا بەیانەکەی ڕوا لە کەناڵێکەوە دانیشتووە بۆ بە پیا و باش و بۆ بە پیا و بەڕێز و بۆ بە هەموو نەوەعشتەکان وەکو تاک و کۆمەڵش ئەوە منێ گەڕێنمەوە بۆ زەمن گۆڕیوێتەیە تێگەیشتی زەمن و تەکنۆلۆژیا و دار و بەردی تر وەڵحاصل ئەو شتانە گۆڕیوێتێ وەکو ئەوانە دیکە تۆ سێرەکەی کابرا لە ناو حکومەتە خۆی بەشدار بووە لە هەموو شتەکانە کە سیر ئەەکەی سبەی دوای سێرەکەی باسی حکومەتەکە کاتەوە ئەی باشە سێرەکەی گەورەترین ئیسفادە و گەندەڵی خۆی ئیسفادی لەو حکومەت لە گەندەڵی و لە هینە هەنتە دوای هاتەوە بۆ بە پیا و باش لە کەناڵێکەوە خۆی پیشان دەداتەوە بەم حکومەتە من لەو باوەڕەم ئەم حکومەتە بەڕاستی جێگای بتمانەیە خۆ من ناڵم بەڵێ باوکی محەممەد لە 180 ئەم حکومەتە جێ بتمانەیە و خاوەن بەڵێنی خۆیەتی و ئەم بەتای بەدەم حکومەتە بەڵێ باوکی محەممەد هەموو بەڵێنەکانشی بە گەیاندۆتە جێ و کردوشێتە باوکی محەممەد لە شاری سلێمانی نەوار لە چەمچەماڵ و سوپاسپێندەکانتان ئێوارەتان باش دوایم ناوبەرە لەسەر هەمان بابەت جارێکی دیکە لە خزمەتی وەیدان فەرمۆ بەڵێ نەمانە باوەریە و ئینتیما و سەدەم و چارەسەر تەماشاوانە نێژا لە سەروی بابەتی هین دەکارن لە باژارێ دووکێ و لە هەورەی لێ بە ژمارە تەلەفۆن کوڕک تێلێکۆم کو لەسەر ئەکرانێ لە بەرچاوێنەوەیە تەبلینەوە بەرنامەی بم سەر جێنخە بشێکی گەلێک ئازاد نیشان بدەن هەر لەسەر هەمان بابەت شیوان لە کەرکووکەوە سەرتیب لە شاری سلێمانی کاک شیوان ئێوارە باش ئێواری بەرەز باشاکی بەرەزم سپاس کاک سەرتیب ئەف دەمێتە باش لە شاری سلێمانیەوە
باشتر بۆ تۆ بەڕزگار ئەحواڵت باشی سپاس کاک شیبان لە ئێستادا بە شێوەیەکی گشتی هوکار و ئەسبابەکانی نەمانی ئینتیما بۆ وڵات ئینتیما بۆ نیشتیمان ئینتیما بۆ مولکی گشتی بە شێوەیەکی گشتی تۆ چونێکە دەیتەوە سەبەبەکان چییە هوکارەکان چین؟ والله هۆکارەکانی برم چیجارە من پێشەکە توانم جای باوکی محەممەد دەمەوە لە سلێمانیەوە کە وتی ئەم حکوومەتە متمانێتی تا هەشتای هەیە لای خەڵکەوە نازم کام سەدا هەشتا ئەو دیارە بەعکسەوە خێناتەوە سەدا بیستی هەیە ئەم حکوومەتە هەری هیچ متمانی نیە ئەمە یەکەم دووەمش ئەتوانم بڵێم دارێک ئەگە دارێک سەوز بێت 20 ساڵە تەمەنی ئەو دارە بێت لە ڕێگەکەی بە گێڕێ هاتی بێ تازە کوڕ نییە لە عالەمە بانەکەی بە ژێڕەکەی چاکاتەوە ئیلا بێت دارەکە بڕوسێ دووبارە دارەکە بە جوانی سەوزەوە بێ ئەم حکوومەتەش ئاوە هەر لە بیدایە بە سەقەتی هاتووە ئەم ڕێکەوتنیان کردو استراتیژی لە نێوان خۆیانەوە 4 ساڵە ئەم دنیای بەشەکەن بجێکە نێوان خۆیانە و بەڵێ کاک شیبان تکایەکە لەسەر ناوەڕووکی بابەتەکە بابەت ئێمە لەسەر متمانەیە نەبوونی متمانە و ئینتیما بە شێوەیەکی گشتی نە بە گوشەنگایەکی تایبەتەوە کارمەندێک کارمەندی دایرەکان کاسی دایرەکان وڵە متمانیان پێ ناکرێت یەکێکە گەندەڵکان بێ متمانی دەکەن دوێتە دایرەکان خۆم لە کەرکوب دەباسکەم داری کاربای ئێمە ئەمڕۆ کە کارەوەم بچڕاوە نێزەکەی 15 ماڵێکە چون بەلای کابراکە داوامە نەکردووە لە 200,000 دەرەنجەوەتان چاکەم کارمەندی حکومەت داوای پارە بکات لە هین ئەیترمە بۆ کارمەندە ئەوە بەلا سایکل ئەوسڵات داوا پارە لە منەکە متمانە بەشێ بکەم متمانە بە دەموچایەکی ئاوکەم کورد لەناو مەدەقەی عەرەبەکان هەیە بە کوردی بەڵێ کاکی شیبان بەڵێ سەرنجەکانت گەشتن کاک سەرتیب ئێمە باسی بێ متمانەی بە شێوەیەکی گشتیەکە نەک بە تایبەت لە بینی هاوڵاتیان و حکوومەت ئێمە باسی گشتی لە بینی تاکەکانی ناو کۆمەلگا نەبوونی ئینتیما لە بەرامبەر خێزان ئینتیما لە بەرامبەر دایک و باپ ئینتیما لە بەرامبەر مناڵ لە بەرامبەر هاوسەر بە شێوەیەکی گشتی ئێمە باسییان مەوضوعەکەین لە ناو کۆمەلگای مایکەرەمەکەم تا زۆر هەبێ بوو هەیە پێویستە چی بکرێت بۆ ئێمە چارەسەر بێ کۆمەلگایەکی تەندروستمان هەبێ بەڵێ لەوانەیە من لەوانەیە من ڕایەکی پێچەوانەوە بێت ئەنی ڕایەکی جیاوازمێ لە کاک شیبان و باوکی کاک محەممەد و بەڕێزێکی تریش کە پەیوەندیان کرد یەکسەر نەبوونی متمانیان بەڕاستەخۆ بەڕێزێک بەستیە بە حکوومەتەوە باوکی شیبان ڕەتیدا و باوکی محەممەد ڕەتیدا و کاک شیبانیش بە شێوازی تر قسەیکردنا نەبوونی متمانە شتێک نییە پەیوەندی بە خودی شتێکی خودیە شتێکی شخصیە ڕاستەخۆ نابێ بڵێ حکوومەت ڕاستە حکوومەت تاوانبارە هەتا ئەندازە حکوومەت تاوانبارە و خۆش تاوانباری لە ئێستادا هەبوونی ینی ئینسانەکان بە مەشغوڵیان بە بەرژەوەندیەکانەوە بۆوانی وەسعەکە وای لێت دۆنە مەشغوڵی بە هەڵدان بە بەرژەوەندیەکانی خۆت وای لێ کردی تا ڕادێک ئاگات لە ئینتیما نەمێت هەروەها گەسەیرکەن لە ڕابردووە ئینتیمایەکی زۆر هەبوو ئەمە هۆکارچی وەگاری مەترسیەکان بوو ینی بەڕاستی من وەکو خۆمە گەڕن بۆی کە چونکە مەترسیمان لەسەر نەماوە زروفێکی واژین نەبوونی مەترسی وامان یەکات ئینتیماژمان نەمێن ئەگەر مەترسیمان لەسەر باید دڵنیا بە ئینتیمایەکی زۆر جوانە بۆ خاک و بۆ نیشتیمان نەبوو بەڵێ کاک شیبان لە کەرکووکە بە کاک سەرتیب لە شاری سلێمانی سوپاس پێوەندەکانتان ئێوارەتان باش بەڵێن لە هەولێرەوە مامۆستا هاوکار لە شاری سلێمانی کاک بەڵێن ئێوارەت باش ئێوارە باش کاکە باش مامۆستا هاوکار لە شاری سلێمانی ئەم کاتێ جەنابیشت باش کاکەجانم کاتت باش بەخێر بێ مامۆستا سوپاس کاک بەڵێن لە تۆ دەست پێکەین گەلێک جارەوە جێرە بێ لە کوردستانە کە خەڵکی شارەکان مەسەرەن کەسێکی ئەو لەوانێ بەکەمەمە هەبێ کەسێک لە شاری سلێمانی زیاتر کەسێکی خەڵکی شاری سلێمانی لە کەسێکی خەڵکی شاری هەولێر بێیان هەولێر دهۆکیان بە پێچەوانەوە ئا لە ناوچەی بە ناوچەیەکی دیکە لە عاشیرەتی بە عاشیرێکی دیکەوی ئەم ئینتیما لاوازە ئەم جورە بیرکردنەوە ئەم جورە حەزە تایبەتە لە بەرامبەر یەکتری ئەم جیاوازیکردنە تا چەند تەسیر لە کۆمەلگایەکە پێویستە چی بکرێت بۆی ئەمە نەمێنێت بە چاوەیەکی گشتی سەیرام و تاکەکانی کۆمەلگا بکرێت بەڵێ کاک بەڵێن کاکەرگیان بەڵێ مامۆستا گیارە پەیوەندی کاک بەڵێن پچڕای وەدارین بتوانێت پەیوەندیمان پێ بکاتەوە مامۆستا هاوکارە پرسیاری ئێمە بوو جەنابەت فەرموو وەڵامی من پێش دەستخۆشیت لێ یەکەم کاکەرگیان بۆ تەوەرەکەت وەڵامێکم هەیە بۆ باوکی محەممەد لە سلێمانی بەڕاستی نازان باوکی محەممەد من بەستەنا وەڵامێن پرسیاری ئێستا دڵی خۆیان ئەم وەڵامم باتەوانێ ئایا ئەگەر پرۆژەکەی ئۆپۆزیسیۆن نەبووە ئایا حکوومەت توانای هەبوو کە ئێستا پرۆژەی ئاسا جێبەجێ بکە یا خوددا بڵێن ئەو پرۆژەی ئێستا ئەو باسێکە جێبەجێ بکە بەستەناوە لە دڵی خۆیان وەڵام باتەوانێ بە زۆر خەفەتشی لێ نەخوا سەبارەت بە تەوەرەکەت کاکە حاکارگیان پێم وایە تەوەرەکەت تۆزە تێکەڵ یعنی ئەوە جیات کردایەوە بۆ نمونە نەمانی متمانە لە نێوان هاوڕێکاندا یا لە نێوان تاکو و کۆمەڵگەدا یاخود لە نێوان تاکو با بڵێن حکوومەتدا یاخود با بڵێن لایەنەکاندا ئێمەش بە شێوەیەکی گشتی قسە لەسەرەکەین بە شێوەیەکی گشتی ئێوەتوانە قسە لەسەر کە مامۆستا بەڵێ بە شێوەیەکی گشتی بەڕاستی ببوورە
دەکرێت تاک متمانی بە هاوڕەیەکی یاخود بە خزمێکی نامێنێ شتێکی زۆر ئاسایە بەڵام وایە ئەوەی ئەمڕۆ باوە لە کوردستاندا دەبێت مایکرۆسکۆپ بگەڕێت بۆ کەسێک تاوەکو متمانی پێبەخشید یاخود متمانی لەگەڵدا ئاڵوگۆڕ بکەیت ئەمەش بێگومان ئەمە حاڵێکی دەرونی و کۆمەڵایەتی نوێ بە کۆمەڵگەی ئێمەوە کاریگەری گەورەشی کردو لە پەیوەندی کۆمەڵایەتەکان چونکە بەهۆی هاتنە ناوەی بەرهەمە تەکنەلۆژیاکان کە کاریگەری هەبووە لەسەر کاڵبوونەوە یاخود نەمانی متمانە لە ناو تاکەکانی کۆمەڵگەدا بەوەی بۆ نمونە ئێستا هاوسەر هەیە لە مۆبایلی هاوسەرەکەی خۆیدا دنیایەک لە گومان و بێمتمانەی بەرۆکی گرتووە تاوەکو گەشتوەتە ئەو ڕادەی کە ژیانیشی لێتاڵ کردووە بە هەمان شێوە باو بەرامبەر بە کچەکەی برا بەرامبەر بە خوشکەکەی لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە خەڵکی متمانی نەماوە بە باوڵین بە حکوومەت خۆیان بەڵێ گۆرانمان لەگەلە لە شاری سلێمانی کای گۆرانێوەرە باش باش بەڕێزم هەموو کاتێک کای گۆران گەلێک ئەوانەی کە بەشداریان کرد لە ناوبەرنامەکە باسی کرد کە تەکنۆلۆژیای ئەم سەردەمان پێشکەوتنی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبووە لە لاوازکردن ئەمانی ئینتیما لە بینی تاکەکانی کومەلگا ئایا ئەمە تا چەند ڕاستە گەرەمە بێ پێویستە چون ئەم تەکنۆلۆژیا بە شێوەیەکی باش بەکاربێنرێ کە لە خزمەتی گشتیدا بێ بەڵێ بەڵێ بەڕێزم سوپاس بۆ تەوەرەکەت بەڕێزمەوە شتێکی حەقیقەتە یعنی بڵێن تەکنۆلۆژیا دورێکی کاریگەریە بۆ بەس یعنی حکومڕانیش دەوری هەبووە ڕازگۆیی و شەفافی دەوری هەبووە یعنی شاردنەوەی کۆمەڵی وەسایلیش دەوری زۆر هەبووە یعنی متمانە لە ئیسێ بۆ نمونە لە کوردستان لە هەرێمی خۆمانە متمانە نەماوە لە بینی میلەت و دەسەڵاتە ئەمە ئەگەڕێتەوە بۆ یعنی ڕازنەگۆیی و شەفاف نەبوون لە کۆمەڵی وەسایلدا بۆ نمونە لە تاعینات بوونی فەرمانبەکانە یعنی تەلەبەی زانکۆە یعنی لەگەڵ تاکە یعنی گەندەڵی یعنی کۆمەڵەشت ڕەتی هەیە بە متمانە نەبوونەوە بە ڕازگۆی بەڕاستی بەڵێ هەر لەسەر هەمان بابەت عەبدوڕەحمانمان لەگەلە لە شاری هەولێرەوە ئەگە عەبدوڕەحمانێوەرە باش سلام علیکم باشی علیکم السلام بەس ئەگەر زەحمەتە بێ دەنگی تەلەڤیزیۆنێکت کەس کە بەوەی باشە جێمان لە یەکتر بێ بەێ لەسەر بابەتی ئەمڕۆ تێبینیەکانت فەرموو بەڵێ وەڵای برێم کوبرێ لە سەر ئەو بابەتی ئەوڕۆهی هیچ سیقە و هیچ ئەوە چی ئەو هەت نەماوە بەو خەرکێتوان هەر لە دایرە چی هەبی لە هەر جێ چێبێت تو هەر دەرێ ئەوەت لۆکرێ ئەوەت لۆکرێ ئەوەت لۆکرێ هیچ ناکرێ هیچ بە تایبەتی دوێ لە دایرەی ئین گروری چوومە وێندەرە دەرێت ئەمیان لە سعات نوێ ڕاگەستێت تا سعات 12 ڕاوەستاینە 12 ئەو هیچ وەست و ئەشت نەما وەسل نەما هەنجێ دەرێ هەڕەوە ئەمەش لێ درێکتمانەوە گوتی باشە داوەچی ئەمە 15 کەس بووین گوتمان ناچینەوە تا ئیشەکەمان لێ نەکەین ئاین لە سعات 9 ئەمە ڕاگرێت تا ئێستا شەبی ئەمە چینەوە مارە سپەینەوەرنەوە هەنجینە لۆمەیان کرد خەرگ ئازاردانەکە و ئازابدانەکە و نزانی بە شێوەیەک ئەو خەرکەی لە خۆی بێزارکە یعنی هیچ لە هیچ شێوە قانونەش ئەو هەنێ خەرکەچی زۆر زۆریش بێ بەس هیچ دەستەراتێکی نییە بەڕاستی بەڵێ مامۆستا هاوکار لە شاری سلێمانی گۆران لە شاری سلێمانی عەبدوڕەحمان لە هەولێرەوە سوپاس پەیوەندەکانتان ئێوارەتان باش ئێستاش فەرموو لەسەر هەمان بابەت چاوپێکەوتنی جادەی کوردستانی ببینین فەرموون ئەسڵی مەسلەکە گەڕێتەوە بۆ سیقە کە سیقە لە بینی کەسێکە یان دوو هاوڕێتان نامێنێت بەڕاستی و کاتە مشکلێکی زۆر گەورە دروستێ بەتامەتی لە وڵاتە کاتی وڵات کەسێکی بەڕاستی دڵسۆز و خۆشەویست نەبێ بۆ خەڵکەکەی ئەو کاتە کێشێکی گەورە دروستێ لە بەرامبەر خەڵک و خۆی و خەڵکەکەی بەڕاستی کێشە بە دروستێ بێ وەکو ئەم جارانێ کە ئەم مەشاکلان دروست بوو لەم شارە بەڕاستی لە شوێنەکانی ترا ئێستا سێرەکەی بەڕاستی ئەو کێشانە هەن ینی وا باشترە کە حکوومەت بۆ خۆی بەڕاستی ینی ئەوە دروست کاتەوە ئەو متمانەی لەگەڵ خەڵکە لەبەرەوەی سەرکەوتنێک بەدەستبێنێ چونکە بەڕاستی پێویستە حکوومەت متمانە بە خەڵکی خۆی بکات و حکوومەتش بەڕاستی ئەو متمانەی خۆی ببەخشێتەوە بە خەڵک ئەوە یەکەم شت دەگەڕێتەوە بۆ مەکتەبەکان تەندروستی ڕۆشنبیرەکانمان لەبەرەوە بەڕاستی ئەو شانە لە حکوومەتەوە بێت دەست بدات دووهەم شتێژ من خۆم ئەوەی کە بزانم نەعەدالەتێکی زۆر هەیە دانی مناڵەکانمان ئەوە ئەبینێتی کەوتەوە گەورە ئەبێت ئەویش هەر بەو ڕێگایە دەڕوات دووهەم شتیش ئەبینیت ئەگە من سێ شتێکم پێوێت تەنەکەی خۆڵ نییە تێ بکەم مەجبورم فڕێمە سەر جادەکە تاکە شەخصە متمانی بە خۆی نەبێت ئیتر وای لێ دێت کە وڵاتەکە بۆ شێوە بڕواکە ڕۆشتووە
يعني ئێمە ئەبێ کارێ بکەین کە هەموو شخصێک هەموو کەسێک متمانەی بە خۆی هەبێت بەزەوە دیارە ئەوە نەکرا ئەو کارە نەکراوە بۆیە شتەکە ئابۆشی هۆڕۆشتووە کە ئەیبینی. بەێ کوردی هاوڵاتی لەسەر پێی جێنارتی لە تووری کومەڵاتی ئالێ من وا دەبینم کە ئینتیمابوون جوانترین هەستی مرۆڤە بەرامبەر بە شتەکانی دەوروبەری وەکە مرۆڤ و بیرروباوەڕ و نیشتیمان بەڵام ئەوەی کە دەمەوێت لەبارەیە بدوێم ئینتیما بخواک و نیشتیمان کە لەم ڕوودا بە تەواوی کاڵ بووتەوە وەکو خۆی ئاڵێ ئەم نەمانی ئینتیماش بوو پەروەردە خراپەکەیەکێتی و پارتی و سەرکردەکانیان دەگەرمەوە کەوایان لە تاکی کورد کردووە کە خۆپەرست و بەرژەوەندی خواست بێت و ئینتیما بخواکی کوردستان نامێنێ وەکو خۆی ئاڵێ کای کوردی هاوڵاتی بەڵێ لەسەر هەمان بابەت محەممەد لە باژارێ زاخ و ئەحمەد لە باژارێ سلێمانیە کاکی محەممەد ئێوار باش سپاس بخێر بی کاک ئەحمەد لە شاری سلێمانی ئێوار باش کاک محەممەد تا چەند گرنگە دناوە جوواکیدا باوەریەکە تەمام دناوە تاکن کومەلگەیەدا بە ئینتیماکە پێچ یا خەلکە بە کومە گشتیا سیستەمی سیاسی حکومڕانی وڵاتیوان تا چەند ئەوە گرنگە هەبە زانێ برازێ پرسیاری دیژی شتاکەم لە پرسیارەکە بۆ بەرنامە تازێ پرسیار عولیکەم فەرمو وەختە هەش پێنجی شەش حتا بگۆێ پێشمەرگە خەباتت کرد حتا بگۆێ مانە حتا وەختە پێشمەرگە دۆ مەزران شەڵتا و ئۆسۆش یەک جۆر بگۆێ پێشمەرگە نانی ئەگە بچێت دکۆنەکێ ئەگە قستێت شتاکە بدێت نۆدت پێشمەرگەی بشتێ ڕۆتبێتە تاخیرت بێت مانە جێجا ئەنزە کارزەشە بێژن تا یا دوێژی نانی بگۆێ هەر بۆ زۆ خوازی بێژن تا بله یعنی بگو زاخو خدا نخوا گمگا زاخو خدا نخوا نفت زاخو یعنی که بس برای خدا زاخو دیمن اگه زاخو فاوی که خدا نخوابید اگه خوابید اوکابوش یعنی چه تشتر چه گرنه حتی گفت پرز زاخو نادا نشان گرنه چه قنات را گاندنی گفت پرز زاخو نشان گرنش نادا نشان گرنه بود چی افوارکی بچت کەواتە ئەف ئەوەیە توت بێژی ئەف ئەوەیە پشتگوۆی خستە ناوان هەم پێشمەرگە و هەم پرۆژەن خزمەتگوزاریە وە کورد زاخ و تە بەحسکەری ئەvە تا چەند دەبیتە سەدەم و ئینتیما و باوەریە لەواز بکە دنابە خەلکی و دنابە دەسەڵاتێ بشە گیشتی خودێ باوەری نینە ئێکجار باوەری نینە حتی نه درستگیرنه باوری نزدن باوری ها چی نواتا باوری ها وقت تشتاری کردن اتاقه چون فینه وقت تشتی نباشد اینن بله کاکی خود هم باوری ها با ما کاک احمد لشاری سلیمانیه تا چند گرنگ زۆر کەس باسیێوان کرد کە بابەتی مە بابەتێکی گشتیا کرێ بە گوشەنیگایەک زیاتر لە گوشەنیگایەکەوە باسی بکەین بەڵام تا چەند گرنگە بەرپرسەکان دەسەڵات کە پرۆژەیەکی کرێتەوە کە بەڵێنێک بدا ئەو بەڵێنە جێبەجێ بکرێت بۆ ئەوەی زیاتر متمانەی خەڵی بخۆی ڕابکێشە زیاتر ئینتیما هەبێ بەڵێ وایە کاگاکاریان خۆی ڕاستی گەورەترین شتە بۆ ئینسان بۆ حکوومەت بۆ دووکارنار بۆ کاسبکار بۆ بینی خۆشەویست و بینی علاقە و بینی هەموو شتێک ڕاستی هەموو شتێکە لە چونکە ئینتیما بە تەواوەتی ئینتیما لە ڕاستی ئەبێنرێتەوە ئەمان کە بتوانن مەسەڵەن پرۆژێکەکەن یانە سەر تەلەڤیزیۆن لەلایەن حکوومەتەوە مەسەڵەن دانیشن مجموعەیەک پرۆژە مجموعەیەک وعد هەیە بە خەڵکی ئێنونەی بەنەسەر ئەمە بە ئینتیمای لای خەڵک دروستەکە بله ئیتر کاگ وانزانی من قطع بووم ئەمجا کاگ ئاکاجان ئەم حکوومەتانەی ئێمە بانەڵێن لە سەد ئەوەنی ئینتیمان لای خەڵک نەماوە لەوانەیە لە 115 بێ بەڵام خۆی ئینتیمای حەقیقی ئینتیمان لە 160 بەرەو سەرە ئەبێت لە 160 هەبێت ئەو کەسە ئەو کاتە ئینتیمایەکی چالاک و ئەکتیڤ هەیە بەڵام لای ئێمە بەخوا کاگ ئاکار نەماوە حکوومەتەکەمان ئەنجا یەک قسەکەشم ماوە کاگ ئاکار لە کاڵای شتکردنی کاڵای ناوبازار خەڵک ئینتیماشی بۆ هەنش نەماوە بە ئێمە هەر لەسەر سیاسەت قسە نەکەین خەڵک هەیە مجموعەیە شت هەیە مثلا مریشکی کەپس مثلا مجموعەیە کاک ئەحمەد ئەگەر بەگورتی لەبەرەوە خەڵکێکی زوو لە سەیری پەیوەندیە باوەنیش قاتیان هەیە کاک ئاکارجان کە ئەوەنێ کوالیتی نییە خەڵک ئینتیمای بە تاقەکەش نەماوە بەڵێ کاک محەممەد لە زاخۆ ئەحمەد لە باژارە سلێمانی سوپاس پەیوەندینە ئێوار باشە هوشەنگ لە باژارە دووکێم کاک هوشەنگ ئێوار باش ئێوار باش کاک هوشەنگ سەرچاوا بخێراتی باوکی ئارا لە هەولێرەوە ئێوارە جەنابیشت باش باوکی ئارا
جانت باشی بەڕێز سپاس کاک هۆشنگ لە تا دەست پێ دەکەین گەلو ئەگەر هەبە بێباوەری دناوە جڤاکیدا دناوە تاکێن جڤاکیدا پێویستە ئالیێن پەیوەندیدار و کەسایەتیان خوددان ئیرادە و باوەر دناوە جڤاکیدا پێویستە چ بکەن ئەف کەسەژی ببە کەسێکی خوددان باوەر ڕۆستی ماچ باوەری هەموویە وەکی ئەس کوڕێ شەهیدێک ماچۆ شەهیدە هێشتا هەندە مرۆڤ بۆ خوینەوە بۆ بێمەوە دەستێتەوە ويا فرودني ويا قصر قطيع ويا خدون كان أمشي حتى بيشين عمرية كان شبو تشنين أنا بتشبو وري نما يخرج الأول. أبا تبيجي باوري دنابا شيء يعني دنابا لا يعني ده صلاة ده يا ما أم بحث دنابا جواكي ده كان باوري دنابا تاكن جواكي ده هي أنا شوا مايا. خد ما تشبو وري نما نسبتي فيدا صلاة روستي. بله زحمت اگر زحمت که با به مروی شهیدی بو خدمت و یکی کر بیتن بگو به پرات نوی مروی یه مستشفی با به مکشی مال چاز مروی با مروی خوش بیتن كواتا امجي كي بداري نالين بيماني دار جهدارياتا كل بيكو كورا شهيده كيكو او معاناه تاي بو تشار سر بكن كايكوشنج باوكي ارا لولي روا باوكي ارا اگر جد لقلق سكاني اواني بيشوتر بتبينيا كانت شي سرنجا كانت شي لسر قسكانيان باش هيك جشتي بالي من بەڵێ تێبینیەکانی من ئەوەیە بەڵێ باوکارە بمانەوێ متمانە بجێڕینەوە بۆ وڵات بۆ خەڵکی وڵاتی خۆمان کە متمانە ناڵێم نەمایە بەڵام زۆر کەس بووە 105 نەمایە بەڵام بەشی ئەوەی مایە 105 مایە زیندی بکرێتەوە ئەوەش چۆن زیندیە بێتەوە فرمودەیەک هەیە ئەڵێ ئەگەر دوو چین لە کۆمەلگا باش بوون هەموو خەڵک باشە بی ئەگەر ئەوان خراپ بوون هەموو خەڵک خراپە بی ئەوانیش زانا واتە ڕۆشنبیر زاناکان عالمەکان و حکومڕانەکان حکومڕان و سیاسەتمەدارەکان ئەگەر ئەوان کۆمەلگا بەڕێک و پێچی بەڕێوە ببەن ئەوە ئەتواندرێ کۆمەلگا زۆر بەرەو پێش بڕوا متمانەی بۆ بگەڕێتەوە تۆ تەماشاکە شۆڕشی ئێمە من لە شێستەکانم بەبیرە 61ەوە شۆڕشان کرد دژی دیکتاتۆریەت بۆ لابردنی زولم و زۆرداری و نەبوونی متمانە بەدەسەڵاتەکانی عرب و داگیرکەر على ئاساس لە عێراقدا باشە شۆڕشجێڕەکان هاتنە حکم و دەسەڵاتیان هەیە و پارەیان هەیە و میزانیان لەبەردەستی خۆیانە و پێشتریان بۆ کوردستانەکەین بە بەهاشت 4,000 گوند وێران کرایە بای ئەوەی میزانیە نییە هەر 4,000 ئاوەدان بکاتەوە بەڵێ زۆر هەیە بەڵام قسێکی عەرەب هەیە ئەڵێ حامیها حرامیها زووما خۆی یەک بن بەڵێ باوکی ئارا ئێمە تایبەت لەسەر نەمودی متمانە بەشێکی گشتی قسەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکانی هۆشنگ لە دووکێ باوکارە لەولێرەوە ئێوارتان باش محەممەد لە کەلار ڕێباز لە شاری سلێمانی کاک محەممەد لە کەلارەوە ئێوارەت باش هەموو کاتە باش سپاس کاک ڕێباز ئێوار باش لە باژارە سلێمانیە سپاس تەبەنەوە پەیوەندیە دو پەیوەندیە لەبەرەوە کاتمان زۆر کەمە کاک محەممەد سەرنجەکانی لەسەر بەرنامە لەسەر ناونیشانی بابەتی ئەمڕۆ بەڵێ برای بەڕێزی کاکی برای بەڕێزم من بە بۆچوونی من ئینتیمای خەڵک بۆ نیشتمان بۆ بێمتمانەی لە کوردستان ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات بە تایبەتی دوو خزمەت دەسەڵاتدارەکە لەبەرەوەی خەڵک خوێنیدا بە خوێن ئەم وڵاتە گەیشتە و ئاستا ئەمڕۆ پەرلەمان و حکوومەتمانەیە بەڵام ئەوان هەموو کاتێەوە بە ناوچاوی خەڵکا دەدەنەوە کە ئێمە شۆڕشمان کرد و ڕووباری خوێنمان داوە لە کاتێکا کوڕی خەڵک کوڕی ملەت خوێنی داوە و نادیەکانمان تەرسەیان داوە کە ئیستا خۆزگا کەناڵەکران ولا بخوارەوە بە ناوچەی گەرمیان یەکانی ببینایە کە ئیسەی لە پێشیان پارەکە زۆر خراپترن بە بۆچوونی من برای بەڕێزم کەوتت کاتم نییە ئەوەیە کە ئەنتیمانەمان بۆ وڵات ئێستاش کە سوکاری شەیدان بەڕێوەبەرایەتەکان بگەڕێن کە هێشتا کاک محەممەد ئێمە بەڵێ ئێمە بە تکایە لەسەر بابەتەکەمە بە شوەیەکی گشتی لە یەک گوشەنیگایەوە قسە ناکەن لەسەر بابەتی بێمە بە شوەیەکی گشتی قسەکەن بەڵێ کاک ڕێباز لە شاری سلێمانیەوە بەڵێ کاک ڕێباز فەرموو بەڵێ وڵی بەڕێزم ئەی ڕاستی بێت لە بینی تاکەکان و لە بینی خێزانەکان و لە بینی عەشرەتەکان و لە بینی حیزبەکان و
متمانە نەما بەخۆی گشتی ئەمە یەک دوو من هەر لە کەناڵەکەی بەڕێستانەوە ئەم شەی ڕابردوو لە تەچەی جەباریەوە کە فیشەک نراوە بە ڕسمەکەی بەرەزمام جەلالەوە بە ئاڵای پاتیۆ بە ڕسارەکانەوە لە کەناڵەکانی دەسەڵاتەوە هیچیانم نەبینی ئەمە تکایە کاکی ڕێباز تکایە بە دیاریکراویکردنەوەی سوپاسەکەی کاکەجان کاکەجان بەشێکی گشتی بەس ببێ ناوهێنم بەڵێ کاکی ڕێباز باشە بەڕێبەراتی لە هەولێر بەڕێبەراتی پەروەدا ئەڵێ کەناڵەکانی دەسەڵات ئەڵێ هیچ گروپێک نیە هیچ مشکلێک نەبێت لە هەمە کاتە کەناڵەکەی بەڕێستان و چەکەناڵێکەکەی معارضە پیشانێدا کە خەڵک کاک ڕێباز تکایە سەدەمەکان چییە؟ متمانەیە کاگە هێکارجان متمانەم چۆن بمێنێ لە بینی دەسەڵاتە لە بینی حیزبەکانە لە بینی زۆر داوای لەبووری نەکەن لەبەر کەمیکات کاک محەممەد لە کلارەوە کاک ڕێباز لە سلێمانیەوە سپاس پێندەکانتان نێوارتان باش هەروەها هیوا ئەنوەر لەسەر تۆری کومەڵەتالێ بێ باوەری لە ناو دەسەڵات و حکوومەت نەماوە من ئیمان بەوە نییە کە فۆرم تاوزی دەکەن دەیانەوێت متمانەوە بگرن و بەڵام ئەمە نابێ بەێ حتا سوبەهی ئەفکارێ مشوان عادل بە بابەتێکی گەرمتر لەوی بابەتی دەخزمەتەوە بگە هەیە هەر شاد و بەختار بنێ باش